جەنابەت چۆنە لێرەی؟ وەڵام شەرف و برادرانە کە باسییان کرد چەنها گەنجیتیا لێرە لە کوردستانیا سەری خۆڵەگرێت لێرە بەتەمای دەرچوونە بەشم بڕۆ بگاتە ئەوروپا لێ مستەقبەلێ بە خۆی دروستکە تر ئەمەش بیتاقەیەکە ڕایەکێشە یەتریای گریان نایگرێت هەیە لیاوە دەرنەچووە هەیە لیاوە دەرچووە ئەوەی کە دەریش ناچێ ئامادەی بیجاریکەش لێ لەو ڕێگات بەشم دەرچێن جارە بەی شوێک ئامادەنی بۆ چی شتێک وای لێەوە کردووە کە ئەو قەنەعاتتان هەبێکات چەند جار بڕۆن و دەریش نەچن هەر ئامادە بن بڕۆن و نەگەڕێنەوە کوردستان ژیان نەماوە لە کوردستان ژیان نەماوە خواشیان لێ ژیان بۆ ئێمە نییە بۆ ئەم چینی ئێمە نییە بەس بۆ چینی دەوڵەمەند و مەسئول بۆ ئێمە خواشیانێ چی بکەین ئێمە چی لە کوردستان چی بکەین چی بکەین کابرا تەماشاگەی ڕات 10 دقە لە چایخانە 20 دقە لە چایخانە کات بەسەرەوە نە ئیشێگەیە نە کارێکی خۆی پێمەشغوڵکە هەر خەریکی سوڕانەوەی ئەتر ئەمە لە سوڕانەکە باشترەکان باش ئینشەڵڵا ئەمەش بێنە شوێنی خۆمان و مستەقبەلەوە خۆمان دیاریکەین ئەم بیتاقیمان بەدەستەوە ئاخر بیتاقی لە کوردستانیش چی بوو؟ منیشی دیکۆراتمە یعنی ئەو ئیشە نەمانجا قەرار دابێت هەر ئیش لەگەیەک بۆنەوە ئەم بەناو ئیش خۆ ئیش خۆیە نییە ئەم وەزعی ئێستای کوردستان یعنی ئەوە ئەهێنێت تۆ بڕیاربی کە بڕی کوردستان بەجێبێڵی بۆ نایەنە کاکە خۆی کوردستان خۆکراوە بەسەریا خۆی شەڕ و شۆڕ و ئاژاوە تر مەسئولەکانی ژۆنەکە قۆڕخیان کردووە دەستیان بەسەرا کردووە ئەو کە هەشە بۆ خوانی بوو دایان ناوە بۆ خۆیان ئەو بێتر میلەتیشە بەسی دەستیوانکە سی دەمیوان هەمووی بۆ خۆیانی خۆن و هەمووی پاساپۆرتیان لە گیرفانە هەر کاتێ ئارزویان لێبێ ڕۆنە دەروی وڵاتی پێویستمان ڕێقاچاقە ناکە کە ئێمەیگین ئەوان بە ئاسانترین شێوە بە 10 دقە سواری تارا بن و بە 2 سەعات دەگەنە شوێنی خۆیان ئەمەش حەزمانەکە وەکو ئەوان بووینایە کاکە وەکو ئەوان بووینای ئەمەش پێویستمان بە میشە نەبوو پێویستمان بەم ڕێ نەبوو ڕێ کاکە خەڵک جانی خۆی خاتە مەترسیە و جانی خۆی خاتە خەتەرەوە ئەمەش حەزمانەکە وەکو ئەوان بووینایە ئەی هەز ناکەی تۆ لە وڵاتی خۆت کە بەرە وڵاتێکی بێگانە کۆچەکەی ئەو بایەخ و قیمەتت نامێنێ لەلایەنە وڵاتەوە هەر کوردستانت لەلا باشتر نییە؟ ئەوش عینە شتە هەر یەک شتە هەر یەک شتە بۆ فەرقی نییە ڕای من هیچ فەرقی نییە لە چ ڕۆیەکەوە فەرقی نییە مەبەستە چییە؟ لە هیچ ڕۆیەکە فەرقی نییە یعنی تۆ بۆ نمونە لە کوردستان بڵێ وڵاتی خۆتە کە تۆ پارە و پێ نەبێت کێ دەرگاو لێکاتەوە کە تۆ ئیشەکارێکە نەبێت کێ دەرگاو لێکە تۆ ماڵی مامەکەی خۆتە ماڵی خزمی خۆتە 2 ڕۆژ ناوگرێتە سەری سێرم ڕۆژ دەموچاو لێیا بەیەکە کە تۆ لە ئەوروپا هەر عینشتە هەرەوەی کابرا شەرەوەی دەموچاو لێیا بەیەکە ناوکاتە خۆ لە کوردستانش عینشتە هەر یەکشتە هیچ فەرقێکی نییە لە هیچ وڵاتێکات لە هەموو عالەما پارە و پێ نەبوو هەر یەکشە ئیش نەبوو یەکشە یەک بینیە هیچ فەرقێکی نییە ئێوە قسەتان لەگەڵ قاچاقچی شتا کردو بۆی بڕۆن؟ طبعا قابلە ئەجوون